سڵام ڕێزنانی نەخۆش بۆ میوانەکەی ئەوەیە کە لە سەرجەی هەڵنەستێ. سڵاو دوێشەو ئەختەر هەتا بەیانی بەسەر سەرتەوە بوو پێت ڕاگەیشتووە. ئەرێ ئاگای لێمە. بەڵام تۆ ئاگا لێ نییە. ئاگام لێیە، بەڵام بۆ مەرجەی فێر بێ من و ئاوا و ئەو لەژێر یەک میشدا نامان کرێ. ئەگەر وەلاینێت دەکرێ ئاوا کاتێک دەیبینێت لە خۆشحاڵی دەفڕێ. نازانی کوڕە واتە تۆ ئەی پێت وابوو چۆنە؟ یعنی من ناهێڵم دایک منداڵەکەی ببینێ؟ دەی تۆش خۆ حاڵت باشە، منیش وە درەنگ کەوتوم، دەبێ بڕۆم شێو ساسکەم. ئەمڕۆ دووشەمەیە. بۆچی ئاوا خۆت وە زەحمەت دەخەیدایە تایرە؟ ئاوا دەبێ بەم بابەتە ڕابێت لە حوتەدا دووجار لەگەڵ دایک و باوکی خواردن بخوات، هەتا لە ناکەو بە هەڵە بە ئیلهام نەڵێدایە. هەتا بەشک و لەم دانیشتنانەدا هەرجوویەک ڕوو بدات لە نێو تۆ ژنەکەتدا. ناکرێ لەخوا خافڵ مەبەرۆڵە. نێوانی لەگەڵ ئیلهام باشە؟ ئیلهام نێوانی لەگەڵ هەموو کەس باشە جگەر لە تۆ. حەقیەتی دوێشەو خەونم بە کاغەفاری ڕەحمەتیەوە دی. لەم جیهانەدا تەنیا خرجداری ئیلهامم. ئەگەر ئاوا بێدایک بکەی دەبێتە دوو هەم قەرزت. شەوێک لە کەمپا ئاوا دەگریە، ساوا بوو، ئەختەر نەشەی نەشەبوو. دەیگوت کاتێک خۆی و براکەی ساوا بوون باوکی مادەی هۆشبەری دەکێشاو، دووکەڵەکەی دەدا بە دەموچاوی ئەماندا هەتا نەگرین و دەنگیان نەیە. تۆ بیری لێ بکەوە چۆن بووە؟ ئەخ ئاوا دەبێ بە دایک ئاخر بەهەشت لەژێر لاخ ئێمەدایە. ئەگەم جەرگەم منی ئاڵقەی گۆڕستان کرد وەها بە دوو دەست بە ئاواوە بنووسێ مەهێڵە ئەختەر لە 100 کیلومتری شێوە بڕوات. باشە دایە تایرە؟ بڕوات بە پەرجوو بێ. پەرجوو هی 600 لەمەوە بەرە. مەگەر سەدەی بێخوا شک دەبێ ها؟ شەو ڕۆژ حوتە کاژێر خولەک چرکەی بێخوا شک دەبێ؟ شەو دەخەوی و بەیانی هەڵدەستی خۆی پەرجوو نییە؟ وانە؟ دەرفەتێکی دووبارەیە وانە؟ مەگەر تۆ ئەم دەرفەتت بە خۆت نەداوە خواردنت وەلانە. ئەختەریش حەقی هەیە لە دەرفەتەکەی کەڵک وەرگێ. خوێنی تۆ لە خوێنی ئەو گەشترە یان لای خوا خۆشە ویستری. شەو درەنگ نەیەن ها؟ ئەی هاوار جان تاکەم لە بیر چوو.
قیاسە کاری پێمە. خانم لە دەرگەت نەدا هاتیە ژوورێ خۆی یەخسیرت نیم. دەچم و دەگەڕێمە بزانم کارت چییە؟ کارم بە براکەت خۆی ژووری هەیە. نەبوو. دەڵێم دەگەڕێمەوە ئیتر. مایە دەرێ قیاس بتبینە تووڕە دەبێ. باشتری؟ خوێدانەکەت کوا؟ کوتت کاری گەوهر فرۆشیە؟ وەڕێنەیە؟ نەخۆش بووم کوتت. ئێستاش جوان لە بیرمە چیت کوتووە. دوێ شەو کوتت بکوژی باوکم و گەوهر فرۆشە. جەهانە. دەتەوێت دەستی ببڕێ؟ ئەی کێ؟ بکوژی باوکم بە دوای پارەی خوێنەوەی؟ جا لەم نێوانەدا من چ کارە؟ هەتا کاری کابرات هەڵکوڵیوە. دوێ شەو دەتەویست پێشنیار بدەی. لە دەمت دەرپڕی کوتت گەوهەرە. کاری گەوهەرە. من مەبەستم ئەوە بوو کە سەری خۆت هەڵگرە و خێرە فڵان بە. تۆ بۆ ئەوەندە لەگەڵ من تونند و تیژی ڕێیاس. گیان خۆلێرەیە. شاژن سورەیە. تۆمە چە ژوورێ. لێمان گەڕێ. بڕوانە کێ لێرەیە؟ لەگەڵ یەک مامەڵەتان کردووە؟ چوتەتە نێوکاری زێڕوزێ و دەتەوێت لە ئاهی دەرکێشیەتە خوێنی باوکم پاستاوکەی؟ هەموو ژیانە تەنیا تۆ کتوتە. دەیستا تۆ بیڵێ خەزێنەکە چەندەی تێدایە؟ دایە گەورەت پێی نەکوتی ددانەکانم تیش کردووە گەروت بدڕێنم؟ دایە گەورەی من دایم دەستنوێژی هەیە ناوی هەموو شتێک و هەموو کەس ناباخۆ. ئەی بۆ تاڵێک لە تووکی ئەو باوکت لە تۆدا نییە؟ دایە گەورەی دایم بە دەستنوێژ و باوکی کاسبی خۆشەویستی خوا. ئاغاوەلی وردی زمانی هەمووان بوو. اینجا تۆ؟ پێم نەکوتیمەیە؟ تۆ کارت بە زاوای من چی بوو؟ بێخەبەرم. بێخەبەرە. کەوایە خەبەر لای تۆیە. دەچینە سوچێک و قساکەین. سوچ چییە؟ دەڵێم تۆ کارت بە زاوای من چی بوو؟ خاتون زاواکەت مادەی هۆشبەر دەفرۆشێ؟ ساقیەکەت گۆڕیوە؟ ساقیەکەی گۆڕیوە. یاس کارت پێوە نەبێ. یاس کار لێ دەکەم. هەیە کارت چی بێوە؟ وەرە بزانم ئەمەش سوچ بەس تۆزێک چەور و مەورە خۆقەی ناکە. دە سەداخە و گوێ بگرن نەخۆش ئەو پەڕەکەی ئاوە بەختەوە بێ دوای تۆ چێوە ماڵ دایە گەورەی ئەگەر دایە گەورەی مرد ئەو کات چیە بە تۆ چی؟ چاو لە خۆتکە چاو لێکە تۆ تەواوی ڕێیاست تەواو مناڵەکە تەواو مەکە کۆرپە زێڕەکەت فەرمەدە. تۆ کارت بە زاوای من چی بوو؟ کارم بە زاوای تۆ چی بوو؟ خۆی پێی نەوتی؟
پێم وت دەتەوێت باوکە ڕزگار بێ دەتەوێت غیاز لە کۆڵە بێتەوە خۆت و ژنت خۆت و دایکت خۆت و عالم کەوایە شێمەڕۆ بۆ ئێسفەهان جانتە گەوهەرەکە بگەینە بە غەیاز ناوی من تێوەرمەدا ئەوەسە بزانم زاواکەی من چی بە تۆ کوت بەزەیدی خاتون زاواکەم چی بە تۆ کوت بەڵێم لا بەدەی خاتون پێشنیاری تۆ بووە نا غەیاز من کێم من ئەگەر خراپی هەموو دنیاش بم ژنی باوکی تۆ بووم یان نا بووی دەیکەوایە من ئەم کابرایە بەرم بۆ کەڵانتەری یان تۆ دەیبەی کاکی بەغیرات لە نێوان خۆماندا چاری دەکەین کاتێک قسە لە دزیە نێوانێکی تر نامێنێ مەگەژنی باوکم نەبووی باڵێ بووم کەوایە نێوانمان هەیە تر لەم شتانە ناخوا و تەواو تەواو بوو بەسڵامەت تەواوە من هیچم دەست پێ نەکردووە هەتا بمەوێت تەوا بیکەم تەواوە ئەگەر بڵێ دوایین جاروە 5 قران پارەت پەیدا کرد کەی بوو تەواو کەی پارەم پێیا کرد ئەم ژیانە ژیان کامە ژیان هەموو شەوێک پارەی ئەم دوو ژوورە پیسەشدایە تاهێرە لە موچەی خانەنشینی باوە گەورە دەیدا دەنکەی دەرمانەکانت ئەو پارەکەی داوە پاییز گەیشت ئاوا جلوبەرگی نەبوو موچەی خانەنشینی باوە گەورەت پۆشتەی کردەوە سستان هات خانەنشینی باوە گەورەت پۆشتەی کردەوە موچەی باوە گەورە جلی لەبەر ژنەکەت کرد زگی تێر کرد بۆ لەبەر ئەوەی ئاگاد لە هیچ نییە وێران بووی هۆشت نییە توانای کارکردنت نەماوە هۆشت نییە بە ڕۆژ هەڵدەلەرزی بە شەو هەڵدەلەرزی ئاگاد لێ نییە ئارەقەی گەرم دەکەی دوایش ئارەقەی سرد هۆشت نییە کە 5 هەفتەیە تەلەفۆنت بۆ نەکرا بڵێن غیاز وەرە پێچێک شل و تندکەوە من ئەختەری نەمەت زەنم باوکم مادەی هۆشبەری لەسەر چاویدا دەنا من و جیهانی لە بن پێی ئەمە یانی چی؟ یانی هەم برسایەتی دەزانم هەم تێری بۆڵەکانیشم بۆ زگ و جل و ئەوانە نییە بۆڵی من بۆ ئەوەیە کە ماوەیەکە هۆششتت نەماوە بۆ ئاگاد نەماوە هیچ نەبووین هیچیش نابین بڕیاریش نەببین بە هیچ بەڵام تاوانی ئاواچێ لە نێوانم هیچەدا من چەوەندەر و تووروشتم ئەوە لە درگاکردنەوەکات ئەوەش لە قسەکردەکات غەیاسی تر ئەرێ غەیاسم خراپم کار کرد خۆم لە کار دزیەوە پێتا ئیزم وەرگرت کارپیسم دڵت پڕە بەڵام تۆ گیرفانت پڕەکە ئاگاد لە کاریگەر نییە ساز دەکەی و دەفرۆشی نووسینگە و داربەست کارگای برد بڕین ماشەڵڵا خوا زیادی کە بڕوانە من چیم هەیە داهاتێکی کاریگەری ئەرە پیاوی چاک مەگە کاریگەر ماشینە پێتا دەیگۆڕی گۆڕینی چی غەیاس تۆ نەخۆشی نەخۆش بووم ئێستا بە کەیف و سڵامەت لێرەمە ئاخر جار بەسەر دارەوەستەکە سەر لە گوێژۆ نهات ئەگەر دەستیان نەگرتایی بە مێشکەوە بیزنە هەم داهاتیە خوارێ ئاخر جار بوو چاو لە ئێستام کە ئێستاش زۆر بە دڵم نیت ڕەنگت بزرکەوە ڕەنگم بزرکەوە؟ بەڵێ لەبەرەوەی لە ژنوم داڵەکەم شەرمەزار بوومە لەبەرەوەی پێی وایە توانای کارکردنم نییە لەبەرەوەی زانیوێتی من چاوم لە دەستیدای گەورەمە ڕەنگم لە شەرمان بزرکەوە تۆ نەخۆشی بە قورئان کارم دەوێ بە قورئان
دقیق جا بگرە غەیاز تۆ جا بگرە ئەگەر لەسەر ئەو داربەسە سەر لە ژێژەوە بێ جگە لە ویژدانی خۆم ئەگە بەربیەوە 100 دانە خاوەنە لێوە دەردەکەوێت خاوەنەکانی من لە کونجی گۆڕستان خەوتون دایکم لە لایەکی باوکم لە لایەکی دیکەی دەی لەسەر جادە سندوقی ئاستنی زۆرە بۆ خێرکردن من نامەوێت خێرم پێ بکەی پارەی دەستی بێ بەرامبەریشم نەدەویست من کارم دەویست پەرویست کار دەمەویست بە ماندووی بچمە ماڵێ بە ئارەقەوە بچمە ماڵێ پیا و ماندوو ئارەقاوی بێ لە ماڵەکەی ڕێزی هەیە خزمەتکاری هەیە حرمەت و فڵانی هەیە دەمەویست ڕۆژەکان بژێرم هەتا سەری مانگ بێم موچە وەرگرم کەم و زۆرەکەی هەتا ڕادەیەک گرنگ بوو دەمەویست دەستم لە گیرفام داکەم نەبێ کار ئابڕووی پیاوە سووک بووم لای ژنەکەم تۆژەم پارەیەت کە نایە نێو دەستم لای تۆش سووک بوو دەستخۆش باز بە مەرجێک قولاپی نەجات و شرید دەبەستی بە جوانی دوای دەچێت سەردار بەست نای بەستەم و نایکەم و ئەو شتانەمان نییە ئەو پارەیەش پێشەکی مانگی یەکەمتە باشە بەزیاد بێ ڕێز چۆ پێشۆ دانیشە دەمێ هەوا بخۆم دووەوە ساردە دەنەتر دانیشێت یەکێکی کەش بێتە دواوە دانیشە دیسانیش ساردا بەڵێ بەڵام ئەو خۆ نەخۆش نییە مەبەستێکم نەبوو ئێستا حاڵە چۆنە دایە نەمدیتن باشی کچم زۆر سپاس بۆ کوێ دەچی نەخۆشخانە بە چەنێ ڕێگاکەی ئەزانم ئەمن دەتبەم نا تۆ هالە بەرە حالە بۆ خۆی دەڕوە
نهۆمەکەمان خۆ دەزانی چەندە؟ جانتاکان ناتوانی بەرینە؟ هەر ئەو لەچکە سپێم لەسەردایە؟ دایە تا هێرە ئەو کاتەوە تاقەتی بوو کارێ گۆڵدڕوێ نوشتیە کرد، بەڵام تۆ ئەو وێنەتە نەدی بوو. ئێستاکەوە خەبەربەی لە بیرت دێتەوە کە نەتدیوە. غیاس باشی؟ لە پڕا لەسەر خۆت چویت و کەوتیت تەنەفەکە ڕاتی گرت. سەلام کاک پەرویز، ئەمە غەیاس بۆی ناردی. خوا حافیز. چاوە جوانەکانی پاک کاتەوە، پاکیان کاتەوە. چاویلەکە چەند جوانە بۆ ئەو پێڵاوە جوانانێ. ئەمە هەم چرای هەیە دایە گەورە هەم هۆڕن لێ دەدا. چەندە جوانە نە ئاوەگیان نا؟ قەیاسە
دانیشەنانەکەمان بوو. سڵاو دایەتایرە سڵاو بڕۆ سەرێ تا چێشتەکە سارد نەبووە. تۆ وێنەر لە دایکم هەیە بە لچکی سپیەوە ئێرەشی گوڵی پێوە دراوە بێ وێنەت نییە لێ؟ دەبێ بگەڕێم بزانم پێت دەڵێم بڕۆ سەرێ بنەماڵەکە چاوەڕێن. چاو چەندتامی کۆشەکەی خۆشە بابە سڵاو بە قوربانت بمن چاو لە کۆشەکانی کە کۆشەکانی چەندە بەڵێ جوانە هەم چرای هەیە هەم هۆڕم لێ دەدات. چۆنن چۆناوچەند هەڵدەکرا ئەم کۆشانە کێ بۆتی کڕیوە ئەم کۆشە جوانە ها ماکارۆنیت پێ خۆشە نا ئاوای بابە بۆ ئەوەندە بێدەنگە ماندووە کچە پووری بابەی بردوێتی بۆ شاری یاری لەو شارە یاریانەی وا داپۆشراوە و ناوەکەشی گەرمە بە بابە بڵێ بۆ بابە بگێڕەوە دەمەتکەوە ئاوا پێی دەڵێ ئیلهام گیان ئێستاش ئاواگیان دەچێ و دەمامکەی وا ئیلهام گیان بۆی کڕیوە دەیهێنێ هەتا پیشانی بابە قیاسگیانی بدات هەستدایە هەستە دەسەرتە هەست هەڵبەت ئەمڕۆ ئیلهامگیان لە ماڵ نییە ها دووشەمە و چوارشەمەکان وا ئێمە دێین ئەو دایکەکەی دەڕوات بەڵام پێمەوە بێ ئاوا بتوانێ و کێشەی چارەسەرکە کێشەی تۆ ئیلهام تو ئەگەر من تەلاق بدەی ئەوەش کە خۆی گرتووە بە ئیلهامگیان تۆش خۆ زووتر لەمانە خۆت گرتبوو بە ئیلهامگیان بەسا ئەم سفرەیە کاری ئەوەیە کە ئەوە لامان دانیشەوە ئێمە کەیفی سازکەین بەڵام لەسەر کەیف نییە ئەوەش سفرە نییە تابلۆیەکی وێنەکاری جوانە بۆ ژن و مێردێکی ناحاس دانیشە شێتەمەی کە هەڵا لای دایەتایرە عیبا ئەم کچە نەچێ بەربێتەوە نامەترسە ناکەوێ ڕۆژێ 15 جاران لەگەڵ ئیلهامگیان دەچێتە سەرێ دێتە خوارێ دەچێتە سەرێ دێتە خوارێ دەکرێت ئەوەندە ئیلهام نەکەی ئەو بۆ وا دەکەی تۆ نازان بۆ وا دەکەم نازان بۆ وا دەکەم غیاس من هەروام زوو دەڕچێم زووش دەتوێمەوە هەتا دوێشەو لێم دیار بوو چ دەبێت دەمزانی دەمەوێت چ بکەم دەستی ئاوا بگرم و لەو لاشەوە نازی جانتای زێڕی ئاهی هەڵگرم و بڕۆم بەڵام ناتوانم لەبەر ئەوەی هەتا من بڕۆم تۆ دێ ئێرە وەتا تۆ بێ ئێرە ئیلهامیش لێرە ئیلهامیش ببێ کاری خێرتان بەدەستەوە دەبێ کاری خێریش بێ شایش دەبێت تۆی شایش بکەی من لە هەر کوێی جیهان بم ماراق دەکەم چون خۆشم دەوێت چون عاشقی تۆم من عاشقی کفتە تەورێزیم تۆ نیت ناتوانم ئەمە هۆشبەرە نەفرەتیەوە لا بنێم ناتوانم غیاز ناتوانم دایکێکی باش بم ناتوانم ژنێکی باش بم بۆ تۆ ناتوانم لای تۆ ڕێزم هەبێت ناتوانم بڕۆ بە لە دەستم بچی ئێستاش وا لێرەم هەری من نیت من عاشقتم غیاز ئەختەر نەمەزان عاشقی مێردەکەیەتی مێردە نەخۆشەکەی مێردە ڕەشیدەکەی مێردە دڵڕەخەکەی ئەمما دێ هۆشبەرە خەریکە لە ناوم دەبات ئەم دایە گەورەیەت زۆر باشە بۆ ئاوا بەڵام ئەگەر ئەو نەبێ تۆش نەبی
منی مۆعتادی بێ کەس و کاری بێپارە دەتوانم چی بۆ بکەم؟ چیم لە دەستێ بۆ ئاوا پێت وایە چی؟ لە دوایە من ئاگادار نیم ئەمڕۆ لە داربەستبەر بوویتەوە؟ پێت وایە نازام ناتوانی کار بکەی؟ لە دوایە لە خۆمە وتم کاری بکوژەکەی باوکت زێڕ و گەوهەرە؟ لە دوایە ئەو کاتوا دەمکوت ئاوام لەبەر چاو نەبوو؟ پێت وایە پێم خۆشە پارەی دنی بکە بە ناوزگی منداڵەکەم؟ تۆ منت پێ چییە؟ سەلام. سەلام کچم. چی بووە؟ لە بەندیخانە حاڵی تێکچوو گەیانمە فریا کەوتن. باوکم نەبینێ بە جۆرێک حاڵی خراپە و لەو کابینە تەلەفۆنیە نەفرەتیەش بە جۆرێکی کە حاڵی خراپە. چۆن ژیانم ڕەش بووە؟ چاک دەبێ. چێشتم ساز کردووە. دەترسم هەردووکیانم لە کیس بچێ. باوکم لە بەندیخانە و داکیشم لە سوێی باوکم. ئێستا قسێ باش ئەوەیە کە بڵێم چاک دەبێ. دەڵێم ئەمۆڕم لێ دەکەی. نای دەڵم دایکت پێ ناخۆش لەوێ چوومە سەر یەخچاڵەکە و گاز و خواردنم ساز کرد. ئێستش وەکو شتێک باش نییە حاڵی. بەس حاڵی خراپە. من لێرە زۆر لە گوشارام. هەست دەکەم قەرزدارم. باوکم لە دەست چووە و هەستێکیش دەکەم قەرزم هەیە. چاوی تاک تاکی ئەندامی بنە ماڵەکەت. سەرجەم دوو کاژێر دەبێ لێرەی؟ بە هەموویەوە دەکات ژمێرە وا لێرەم بە تەنیا.
دەڵێم حاڵی دایکم خراپ بوو. دەی تەلەفۆنێکت بکردایە بە تاقی تەنیا لێرە دانیشت بوو. سڵاو هەستی گیان. دایکم باشە کوا. بۆ بە نێو سفرەدا دەڕۆی. سڵاو کاکەمیر فەرمووی. سڵاو. سڵاوای دایە حاڵی چۆنە؟ باشە. فەرموون. سپاس. نوشی گیانتان. سپاس. وەڵا ئێمە لەو کاتەوە کاک سەلمانی فەقیر گەڕاوەتەوە بۆ بەندیخانە نەڕەنگی شێومان دیوە بە خۆمانەوە لە نانی نیوەڕۆ. لە خزمەتدا بێ. جێنانتان نییە لە ماڵێ؟ بۆچی؟ دەینانە ڕەقە بخۆ. حاڵە وەزعی ژنەکەت نابینی؟ چی بوو؟ مەکێشە دواوە فەرموو کاکەمیر. وەڵا نابینی کاکاهی؟ هیچی قسەی خراپ دەکەم پیاو خۆ نابێ زگەڕۆ بێ. تۆ خۆت ئێستا لەسەر سفرەچیت دەکرد؟ خەریک بووم لەگەڵ ژنەکەم قسەم دەکرد. لەسەر سفرەت جێی نان خواردنە نەک قسەکردن. بەس سەیتر. بە پێمەڕە چێش بکە ناودەمی ئەمە بەشک و تێر بێت و ئیدی قسە نەکات. تۆ بۆچی ئەوە قسە لەگەڵم دەکەی؟ قەرزت سەرما؟ کارت چییە بەواهی؟ هیچە تەواو بوو. ئەگەر تەوا بووایی تر باوکی من لە بەندیخانە نەبوو. من شەڕەکە دەڵێم. من گیرانی باوکم دەڵێم. بڕۆ لای دایکم. تۆ بڕۆ ماڵ ئامیرگیان. بەڵام دەکرا ئاوا لێ نەهات بە کاکە گیان. چۆن ناوچۆن دەکرا؟ لەگەڵ تۆمە چۆن ناوچۆن دەکرا؟ ئێستا تەلاقەکردنی من. قسە بەدەمی کەسەوە مەکە هالا. بە قبولکردنی پێشنیاری غیاس. ئێستا ئەو غەڵەتی کرد پێشنیارێکیدا. تۆ بۆ نەتوانی دڵی نەرم کەیەوە ڕزایەت بدا ها؟ غەیاز دڵی نەرم نابێتەوە بۆ هالا. نییە لەبەر ئەوە شوتوێتێ سێ تەلاقێکە لەبەر ئەوەی دڵی لە حاڵە پڕە. دەرمانێک هەیە بێخۆم خەڵک دڵیان بۆ من نەرم بێتەوە. دەرمان کەنا. بەڵام خۆزگە وەندە خراپەت لەگەڵ نەکرد باە کە بکەوێتە باری لاساری نەک خوێنبایی بێت و نەک ڕزایەت بدات. ئەوە لە نێو خۆشکبرایەتی خۆماندایە. ئەرێ ئەوە لە نێوان خۆشکبراتی خۆتاندایە بەڵام داوێنی ئێمەشی گرتوێتەوە. خاتون باوکی تۆ باوکی منی کوشتووە. ئەی تو چلۆن کچێکی وا لە ناو ماڵی بکوژی باوکدا سفرە ڕادەخەی لەسەر سفرەکەی دادنیشی و دەبیە ژنی کوڕەکەی. هەستی ئەو قسانە چییە دەیکەی؟ نازانی چییە؟ نازانی دایکم چیەتی؟ نازانی باوکم چیەتی؟ هەموو ئەمانە دوای حالە ڕژا بەسەرماندا؟ دوای حالە خێر و خۆشی هات. بەندیخانە خێرا؟ دوای حالە منداڵێک هاتنێ و بنە ماڵەیە حالە بەخشی دایکی بەخشی ئەمە ینی کارێکی گەورە ئەمە ینی حالە لێرە دەمێنێتەوە لەبەر ئەوەی من دەبێ لای دایکم بمێنەوە تۆ ئەگەر پێت ناخۆشە لێرە بڕۆی دیمەیەوە. ژنەکەت ڕۆیشت. دانیشە بلەوەڕە. گڵای بەسەرەوەیە.